جاری وهەیە دوژمنانی تەوحید علومی زۆریان لایە. تەماشا دەکەی کەسێک کە دژایەتی تەوحید دەکا بەڵام کە قسەی لەگەڵ دەکەی نەحو دەزانێ، صرف دەزانێ، منطق دەزانێ، مع علمی معانی دەزانێ، علمی بەیان دەزانێ، علمی بەدیع دەزانێ، کۆمەڵێک علمی لایە. دژایەتی چش دەکا؟ تەوحیدیش دەکا. جا دەفەرمێ وریا بە ئەی قوتابی تەوحید، دوژمنانی تەوحید علمیان لایە. هەندێک جار هەندێک کەس هەیە دوژمنی تەوحیدە بەڵام علمی پێیە، وەکتب چەندەها کتاب دەنووسن لەسەر دژایەتیکردنی تەوحید و لەسەر دژایەتیکردنی سونە، چەندەها کتاب دەنووسن لەسەر ئەوەی کە شەخص پەرستی دروستە، کتاب دەنووسرێ لەسەر ئەوەی کە هەموو بدعەیەک ضەلالەت نیە و بدعەی حەسەنە هەیە، دەنووسریان نانووسرێ کتاب زۆرە، بەڵێ زۆرە براکانم، وحجج و چەندەها هەر ناوی حجەیە بەڵام لە ڕاستیدا حجە نیە و بەڵگە نیە بەڵکو شوبهەیە. وەکو چۆن باسمان کرد لای خۆیان بە حجەی دادنن، بەڵام کاتێک کە دەیخەیتە ژێر فەحسەوە و دەیخەیتە مختبەرەوە فەحسی دەکەیت بۆ دەردەکەوێت کە حجە نیە چییە؟ ئەوها من بەیت العنکەبوت، ئەوەی ئەو بە حجەی دانا و دڵی پێی خۆش بوو لە ماڵی جابجاڵۆکە لاواسترە، یان كسراب بقيعة يحسبه الظمآن ماء حتى إذا جاءه لم يجده شيئا ووجد الله عنده فوفاه حسابه والله سريع الحساب. يا أويك وكو چی وایە؟ وەکو سەرابێک وایە لە دوورەوە دەیبینی چونکە تینوێتی وا دەزانێ ئاوە، بەڵام کە لێ نزیک دەبێتەوە تا دەڕوا هیچ ناگاتێ ئاو، ولم يجده شيئا، کاتێککە دەیگاتێ نە ئاو هەیە نە هیچ. ئەویش وا دەزانێ کتێبێکی گەورەی نووسیوە لەسەر ئەوەی کە چییە؟ کە دیفاعکە لەو شەخص پەرستی و بیدعە و خرافەتە، کتابێکی گەورە جاری وای مجەڵڵەد، نازانم لەوانەیە زۆر بەتان بینی بێت جارێکیان لە تەلەڤیزیۆن کە کتابەکەم دەرهێنا و پێشانی خەڵکمدا یەکێک لە مبتەدیعەکان نووسی بووی بە ناوی لەواقع الأنوار کە ئەو کەسەی کە ئەهلی تەوحید نەبێت تەماشای دەکەن لەو کتابە، جا ئەو کتابێک نووسرا بێ لەسەر ئەوەی کە سەلەفیەکان لەسەر باتڵ و ناحەقن تەواو تازە، کاتێکی کە لێکی تەماشای دەکەی بخۆیان زۆر دڵیان پێخۆشە. بگرە لەوانەیە زۆرێک لە مامۆستایانی ئاینی ئەو کتابی بە هەدیە دراوەتێ و لە ماڵەوە دانا و دڵی پێی خۆشە، بەس کە هەڵی دێتەوە یەکەم لاپەڕە دەڵێ بە حەقی ئایەتی لەولاکە لەولاک لەما خەلەقت الأفلاک، یەکەم لاپەڕ ئەوە ئیفتیڕایەکە و بوهتانێکە بە خواوە دەکرێت. ئایەتی لەولاکە لەولاک کە لەولاکە ئایەتە لە هەموو قورئان بگەڕەی ئایەت نییە، لە هەموو قورئان بگەڕەی ئایەتی لەولاکە تێدا نییە، هەر یەکەم لاپەڕ کەواتە حجەیان پێیە، حجەی پێ نییە برای من. بۆیە مؤلفەکەی بۆ بەیانیەکەی تەلەفۆنی بۆ کردم کتی مامۆستا تو کتابی منت دەرهێنا و لە تەلەڤیزیۆندا و قسەت لەسەر کردووە، کتم بەڵێ، کتی بۆ تو قەناعەتت وانییە کە خوای گەورە دنیا لەبەر خاتی پێغەمبەر دروست کرد بێ؟ کتم نە وەڵڵا ئەوە بە درۆ دەزانم ئەسڵ و ئەساسی نیە ئەو شتە وە دژی ئەو قسەشم. کتم برای بەڕێزەمە توی اعتیماد خستۆتە سەر قسەیەک کە کردوتە ئایەتی خوا و ئایەتیش نییە، بگرە حەدیثیش نییە و درۆیە، ئایەتی لەولاکە لەولاک ئەو بۆ خۆی وا دەزانی ئایەتە و کە ئەنەما قورئانیان نەخوێندوتەوە. چەند جار لە مەولود نامەکان کە دەیخوێننەوە دووبارەی دەکەنەوە، دووبارەی دەکاتەوە بە حەقی ئایەتی لەولاکە لەولاک. ئەو بەڵگەی چییە؟ بەڵگەی نازان قورئان یعنی چی، دیارە ئەو قورئانە نەخوێندراوەتەوە، کە بخوێندرێتەوە دەبوو بزانن ئەو ئایەتە لە هیچ سوورەتێکدا نیە، لە هیچ شوێنێکدا نیە کە ناوێننەوە ئایەت. جا کۆمەڵێک لە درۆ دەرەسەی تریش کە تێدایە کە حەدیثی لاواز و هەڵبەسترا و هەروەها شوبهات و گومان و قسەی فڵانە کەس و قسەی فڵانە کەسیان کردوتە بەڵگە، هیچ چیشی هەمووی لە کاتی تحقیق و لێکۆڵینەوەدا چ دەردەچێ؟ یا ئەوها من بەیت العنکەبوت یا وەکو سەرابەکەیە. بەڵام شوبهاتیان پێیە، چ کاتێک دەردەکەوێت کە سەرابە، چ کاتێک دەردەکەوێت کە هیچ نییە، کاتێک کە لێ بکۆڵیەوە، کاتێک کە بۆ خۆت علمت پێ بێ، کە علمت پێی نەبێ کتابێکی گەورە